پیرۆزباییکردن لە یەکتری و دەست پێشخەری بکەین بۆ نمونە دەڕۆینە لای هاوڕەیەکمان یان خزمێک یان کەسێک دەبینین بۆچی چاوەڕێ دەکەین ئێمە شەرم بکەین ئەو بڵێت جەژن پیرۆز بێ نە ئێمە دەست پێشخەری دەکەین دەست پێشخەری ینی تۆ زوو کارێک بکەیت واتە چی بکەیت بۆ نمونە دەڵێ جەژن پیرۆز بێ باشە ئێستا ئێمە یادێک دەکەین لێرە کەوتم 1 2 3 بزانم کامە تا زووتر دەڵێن جەژنتان پیرۆز بێ باشە 1 2 وەنەم بتوە 3 یەڵا محەممەد یەکەم جار تۆ بڵێ 1 2 3 باشە لە هەمووانی بکە 1 2 3 جەژنتان پیرۆز بێ باشە ئۆزان جەژنتان پیرۆز بێ پیرۆز بێ هەر بژی دەست خۆش میلا جەژنتان پیرۆز بێ جەژنتان پیرۆز بێ جەژنتان پیرۆز بێ باشە لە بیدە محەممەدیش دەستتان پیرۆز بێ جەژنتان پیرۆز بێ دەست خۆش زۆر زۆر سپاس کەواتە ئێمە پێویستە دەست پێشخەری بکەین و بۆ ئەوەی کەسی بەرامبەر ئەگەر ئەوی شەرمی کرد ئێمە شەرم دەکەین و جەژنە پیرۆزەی لێ بکەین وانە زۆر باشە بە ئێوە کۆتا جەژنە پیرۆزەتان لە بینەرانی ئازیز بکەن و هیوای بەختەوەریان بۆ بخوازن پاشان ئێمە کۆتای بە پرۆگرامەکەمان دێنین باشە زۆر باشە محەممەدی بە بینەرەکان بە منداڵەکان دەڵێ بڵێ جەژنتان پیرۆز بێ هیوای بەختەوەری دێ تۆزە قسەما بۆ بکە جەژنتان پیرۆز بێ هیوای بەختەوەریت بۆ دەخوازم بۆ دەخوازم هەر بژی دەست خۆ بێ ئەوزان تۆش قسەما بۆ بکات جەژنتان پیرۆز بێت حەز دەکەی خەڵک چۆن بێت دڵیان خۆش بێیان چی دڵتان خۆش بێتن حەز دەکەم دڵتان خۆش بێت حەز دەکەم دڵتان خۆش بێت دڵتان خۆش بێت سەرکەوتوو باش من زۆر هەر بژی دەست خۆش بێ بزای میلاخان چۆن پیرۆزباییان لێ دەکات جەژنتان پیرۆز بێ هیوای سەرکەوت ئەو کچە پورەکەت یارمەتی دەداکەواتە لێرە گرینگە جەژنتان پیرۆز بێت جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ هیوای بەختەوەریت بۆ دەخوازم دەست خۆش بێ محەممەد جەژنتان پیرۆز بێ دەستتان پیرۆز بێ هیوای سەرکەوتنتان بۆ دەخواز هیوای سەرکەوتوتان بۆ دەخواز دەست خۆش بێ هەر بژی منیش پیرۆزبایی خۆم لە بینەرانی ئازیز دەکەم و هیوای سەرکەوتن و جەژنێکی پڕ بەختەوەری و خۆشیان بۆ دەخوازم بە هیوام هەمووان زۆر زۆر باش و تەندروست باش بن